بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن اهتدى بهداه. اللهم إنا نسألك علما نافعا ورزقا طيبا وعملا متقبلا آمين. أما بعد، أبو شجاع رحمة خوالي بالفرمية فصل لباسي حدي دست برينة يعني سزايد دزي كردن. رحمة خوالي بالفرمية وتقطع يد السارق دستي دز دبردري بثلاثة شرائط بس منت ما بستيش لدز أو كسيكا بنهيني ماڵێکی حرام لە شوێنی شیاوی خۆیدا دەدزێ. کابوو بەنهێنی یعنی ئەوەی لە ناو بازار بۆ نمونە جانتای شانی ئافرەتێ بە بەرچاوی خەڵکەوە دەڕفێنێ و ڕادەکا، ئەوە دز نییە، دەستیشی نابڕدرێ، ئەوە شتەکەی لێ وەردەگیرێتەوە و تەعزیر دەکرێت، تەنبێ دەکرێت. مەبەستی ئەمە لە سارق ئەو مسلمانەیە یان ئەو کەسەیە شەرنیان مسلمان ئەو کەسەیەکە بەنهێنی ماڵێکی حەرام لە شوێنی شیاوی خۆیدا دەدزێ. مەرجی یەکەم بۆ دەستبڕین ئەن یەکونە بالغا، بالغ بێ، منداڵ نەبێ. کابوو منداڵ ئەگەر دزی کرد دەترسێندرێت، تەنبێ دەکرێت جارێکی کە وا نەکاتەوە، بەڵام دەستی نابڕدرێ. و عاقلە، و عاقڵیش بێ، شێت نەبێ، هەم زۆر لێکراویش نەبێت دەزانن. وأن يسرق نصابا قيمته ربع دينار، اندازه بتزين نصاب بتزي اندازه چەند بێ، قيمته نرخەکەی ربع دينار، یەک لە سەر چواری دینارێک. گوتمان دینارێک یەکسانە بە مسقالێک زێر، یعنی یەک لە سەر چواری مسقالێک زێر ببێ. جا چ پارە بێ یا شتێکی دیکە بێ کە نرخەکەی ئەوەندە بێ. اینجا لە طائف ئەوەیە کە لە ئیبن الجەوزی ڕەحمەتی خوای لێبێ حەنبەلی پرسیار کراوە، دەستێک کە دیەکەی خوێنەکەی ئەگەر بە ناحەق ببڕدرێ 50 وشترە، چۆن لەسەر ڕوبع دینارێک لەسەر چارەجێ مسقال زێر دەبڕدرێ؟ ئەفەرمێ لما كانت أمينة كانت ثمينة فلما خانت هانت. جاي ابن الجوزي هر قصي آسایی خوی لو جوره لو سجع عجيبانه رحمتي خوای لێبێ. کاتێ و دەستە ئەمین بوو كانت ثمينة، بنرخ بوو. فلما خانت کە خیانەتی کرد لقيمة كوت. كابو أن يسرق نصابا قيمته ربع دينار، لچوی بتزێ ئەوشتە؟ من حرز مثله، لحرز لبارز بندي مثله، مثل أوشتا هاويني أوشتا عادة أوشتا لچوي دا بارزري لوي بيتزي، يعني زير و بارو بول لناو كانتورو لناو قاسة بتزي بو نمونا، كالوبالي ناو مال لناو مال بتزي بو نمونا، بايسكل لحوشة بتزي. نك بارا لحوشة بو لحوشة بردي، يخو بارا کابرای صاحب پارە کەم تەرخەمی کردو، پارە لە حەوشەدا دا ناندرێ، لەبەرەوە ئەو کە دزیویەتی دەستی نابڕدرێ. کابوو شتە دزراوەکە پێویستە لە شوێنی شیاوی خۆیدا بێ، لەوێدا بیتزێ. اینجا لا ملک له فیه، ئەو شتش مڵکی خۆی نەبێ، مڵکی دزەکە نەبێ، بە هیچ جۆرێ مڵکایەتی ئەوی بەسەرەوە نەبێ. کەوابوو ئەگەر شەریک دزی لە شەریکی خۆی بکا دەستی نابڕدرێ، لەبەرەوەی بەشێکی ماڵەکەی هی ئەوە، بەشی ئەوی تێدایە، مڵکیەتی ئەوی تێدایە. ولا شبهة في مال المسروق منه، المسروق منه يعني دزی لێکراو، شبهەی مڵکایەتی لە ماڵی دزی لێکراوەکەدا نەبێ، یعنی شبهەی ئەوە نەبێ کە ئەو ماڵە بەشی دزەکەشی پێوێ. بۆیە ئەگەر منداڵ دزی لە دایک و باوکی بکە دەستی نابڕدرێ، چونکە لە کاتی پێویستیدا بە خێوکردنی لەسەرە دایک و باوکەکەوە نییە.
بەمان شێوە دایک و باوک دزی لە ماڵی منداڵیان بکەن دەستیان نابڕدرێ، چونکە لە کاتی پێویستیدا بەخێوکردنیان واجبە. بە هەمان شێوە ئەگەر موسڵمانێک دزی لە بەیتولمال بکات دەستی نابڕدرێ، چونکە بەیتولمال بەشی ئەوە بەشی ئەویشی تێدایە، شوبهەیەوەی تێدایە کە ئەو ماڵی بەهی خۆی زانیەوە بۆ نمونە. بە هەمان شێوە ئەگەر عەبد کۆیلە دزی لە گەورەکەی بکات دەستی نابڕدرێ، لەبەرچی؟ لەبەرەوەی شوبهەیەوەی تێدایە وەڵاوە دەبوایە لە من سەرف کرابووە، هەم نەفەقەی منیش لەسەر ئەو. بۆ قاعیدەیەکی کولیەکە تدرأ الحدود بالشبهات، تا مەجالی تێدا بێ ئەم حەدە شەرعیانە بەهۆی شوبهەوە دوور دەخەینەوە، ناهێڵین کەسەکە حەدەکەی بەسەردا تەطبیق بکرێ. ئەوەش ڕاگررتنی شەرعی خوا نییە جەل جەلاوە، بگرێ ئەوە هەر بەشێکی شەرعی خوایە. لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو دەرسەکانی ڕابردووش باسمان کرد، حەزی دەکرد کە ماعیز رضی الله عنه وەرضاه لەو ئیقرار و ئیعترافی خۆی پەشیمان بێتەوە، هەتا وەکو حەدەکەی بەسەردا جێبەجێ نەکرێ. باشە، اینجا دەڵێ وتقطع يده اليمنى. بەڕێزان، کە دزیەکەی کرد و لەسەری ئاشکرا بوو، دزیکردن بەچی سابت دەبێ؟ بەڕێزان، دەستبڕین بە یەک لەم دوو ڕێگایە دەکەوێتە سەر ئینسان، یا بە ئیقراری خۆی اعتراف کا بڵێ من فڵان شتم دزیوە، یا دوو شایەتی پیاو، دوو پیاو بێن شایەتی بدەن کە فڵانە کەس ئەو شتەی دزیوە. اینجا بزانن بۆ ئەوەی دزەکە دەستی ببڕدرێ، مەرجە دزی لێکرا و بێ لە لای قازی داوای شتەکەی خۆی بکاتەوە، ئەمن فڵانە شتم لێ دزراوە و دەمەوێتەوە و بۆم بە شوێن دزەکەدا بگەڕێن. ئەوە وازحە بەڕێزان؟ کەوا بوو پێش ئەوەی ئەو بابەتە بگاتە لای قازی بۆ دزی لێکراوەکە هەیە دزەکە عەفوو بکە، پێش ئەوەی بگاتە لای قازی. ئەما کە بابەتەکە بەرز کرایەوە لای قازی، لە لای قازی شکاتی کرد دزی لێکراو، حکمی خوا جەل جەلاوه سابت دەبێ و بابەتەکە دەبێتە مافی خوا جەل جەلاوه، عەفووشی کات دەستی هەر دەبڕدرێ. بەڵام جێڕانەوەی ماڵەکە بە ئیقراریش سابت دەبێ، بە شایەتی دوو پیاویش سابت دەبێ، بە شایەتی پیاوێک و دوو ئافرەتیش سابت دەبێ. چۆن؟ کابرا دێ شکایەت دەکا کە فڵانە شتەم لێ دزراوە، پیاوێک و دوو ئافرەت دێن شایەتی دەدەن کە فڵانە کەس دزیویەتی. بەوە چ دەکەوێتە سەر دزەکە؟ بەوەی ئەو شتە بجێڕێتەوە بۆ دزی لێکراوە، یا ئەگەر شتەکە نەماوە قیمەتی ئەو شتە، بەڵام دەستبڕینی ناکەوێتە سەر. سوتمان دەستبڕین بە شایەتی دوو پیاو یان ئیقراری دان پێداهێنانی دزەکە سابت دەبێ. ئەو وازحە؟ ئەو وازحە؟ بەڵام شتەکە دەکەوێتە سەری کە دەبێ بیدێەوە دزی لێکراوەکە. وتقطع يده اليمنى، دەستی ڕاستی دەبڕدرێ من مفصل الكوع. وانووسراوە؟ لا تونووسراوە مفصل الكوع، مفصل جمگە مەفصیلەوە نییە، لە مەچەکیەوە لەمەوە، ئەمە کوعە با بڵێمە دیاریکراوی، لێرەوە دەستی ڕاستی دەبڕدرێ. فإن سرق ثانية، ئەگەر جاری دووەم دزی کرد یا هەر جاری یەکەمیشی بوو بەڵام خۆی دەستی ڕاستی نەبوو، مەسەلەن قطعت رجله اليسرى، قطعت رجله اليسرى، قاچی چەپەی لە گۆزینگەوە، لە جومگەی گۆزینجیەوە دەبڕدرێ. فإن سرق ثالثا، ئەگەر سێم جار دزی کرد، قطعت يده اليسرى، ئینجا دەستی چەپەی طبعا هەر لە مەچەکیەوە دەبڕدرێ. فإن سرق رابعا، ئەگەر چوارەم جار دزی کرد، قطعت رجله اليمنى، قاچی ڕاستەی لە گۆزینگەوە دەبڕدرێ. فإن سرق بعد ذلك، ئەگەر دوای ئەوەش هەر دزی کرد، معتەمەد و قەولی پشت پێ بەسراو عزیرە، تعزیر دەکرێ، تەنبیه دەکرێ، هەر چەند جار دوای ئەوە دزی بکە هەر تەنبیه دەکرێ. نا هەر پێشی پێوە نەماوە. باشە، فەنانە. وقيل يقتل صبرا،
قتراويشة قوله هي لمذهب يقتل دكجري صبرا يعني چی يعني پاشوی ماوەیە بەند دەکرێ ئەگەر ساعاتێکیش بێ ئەنجا دەکوژرێ ماوەیە بەند دەکرێ ئەنجا دەکوژرێ ئەوە قەولی دووەمی مەذهبە و معتەمەد نییە ئەوەش بزانن جەماعەتێ لە شراحی مختصری بشجاع فەرموویانە قەیدی صبرا غەیری ئەبوو شجاع نەیگوتووە علەمای دیکەی مەذهب کە قەولی دووەم دێنن ڵەن یوقتل بەو ئیطلاقە دەکوژرێ ئەما قەتلەکە صبرا بێ ماوەیە بەند بکرێن جا بکوژرێ گوتویانە غەیری ئەبوو شجاع نەیگوتووە والله ئەعلەم گەنگەوەی معتەمەدەوەیە کە تەعزیر دەکرێت ئەنجا ڕەحمەتی خوای لێ بێ خوا پاداشتی خێری داتەوە دەفەرموێ فەصل باسی ئەحکامەکانی قەطعی طەریقە قاطع الطەریق یعنی چەتە ڕێگر جا یەک کەس بێ یان زیاتر ئەوەیە کە بەهێز هێرش بکاتە سەر گیان یان ناموس یان ماڵی خەڵک جیاوازە لەگەڵ دەست بە نهێنی شتەکە دەبە ئەمە بەهێز هێرش دەکاتە سەر خەڵک بۆ نمونە پارەیان لێدەستێنێ جا لە چۆڵی بێ یا لە ئاوەدانی وەکوی لە ئاوەدانی بچنە سەر ماڵێ بەسەر ماڵەکەدا بدەن نەهێڵن دەنجیان لێوە بێ و داوای یارمەتی بکەن و پارەیان لێوەربگرن بۆ نمونە ئەمانە باندن باوڵێن چەتەن ئەمانە مافیان حتا ئەگەر یەک نەفەریش بێ وا بکە بەهێز خۆی زاڵکا و شتەکە وەرگری یا خۆی زاڵکا و بکوژێ واضحة وقطاع الطريق على 4 أقسام ڕێگرەکان چوار جۆرن یەک ئین قەتەلوو خەڵکیان بەناحەق کوشتبوو وەلەم یەأخوذوا المال پارەیان لە کەس نەسەندبوو یا هیچیان نەسەندبوو یان ئەوەندەیان نەسەندبوو کە دەستی لەسەر ببڕدرێ یعنی کەمتر لە ڕوبعە مسقاڵێکی زێڕیان سندبوو یا هیچیان لە خەڵک نەسەندووە یا کەمتر لە نیسابی دەستبڕینیان سندووە ئەمانە قوتیلو ئەمانە دەکوژرێن یعنی بەحەتمی با کە سوکاری کوژراوەکانیش عەفویان بکەن دەکوژرێن ئەمانە فإن قتلوا أجر خلشيان كشتبو وأخذوا المال مالشيان بردبو ربع دينار يان زياتر قتلوا دش كجرين بحتمي وصلبوا هليش دواسرين سيروش هل دواسرين بلام أجر مسلمان بن دبي بشورين كفنيش بكرين نويجيشان السر بكري انجا هل دواسرين نقدستيان بروتي مثلا نا ما كفنا قتلوا وصلبوا وإن أخذوا المال ولم يقتلوا كسيان نكشبوا كاريان بخيان نبو بس باريان لخلق ساندبو تقطعوا يعني تقطعوا دوشان هاتو هردوشان دروستا تقطعوا أيديهم وأرجلهم دستو قاتيان دبردرين من خلاف ببيتشواني يكتروا يعني دستي راستو قاتي تشبيان بيكو دبردرين پێکەوە دەستی ڕاست و قاچی چەپە ئینجا دەستی ڕاستی دەبڕێ خۆی قاچی چەپەی نییە ناڵێن وەڵا قاچی ڕاستی دەبڕین نە یەکیانی نییە هەر ئەوەیان کە هەیەی دەبڕدرێ بەڵێ تقطع أيديهم وأرجلهم من خلاف فإن أخافوا السبيل السبيل الرأي ما بصير الرأي بواراني انترساند بو بس خلشي انترساند بو كسيان نكشت بو فاريشيان لكاس ورنقرت بو ولم يأخذوا مالا ولم يقتلوا فاريان لكاس ورنقرت بو كسيشيان نكشت بو حبسوا حبس دكرين دجيرين زنداني دكرين باشتري جوايا للشاري خوان نبي وحبسه أو ينفوا من الأرض علماء مذهبي أما بوان تفسير كردوكا دجيرين بلام لشاري خوان نا لدور لشاري خوان وعزروا تنبيش دكرين بهر سزايا شديكا قاضي بقنجاي بزاني أمانا ومن تاب منهم هركز لوانت توببكا
دەست هەڵگرێ خۆی قبل القدرة عليه پێشەوەی ئێمە بەسەریدا زاڵ بین کە گرتمان بڵێ تەوبە دەکەم بەوە بە سزایی لەسەر لا ناچێ خوا لێت قبوڵ کات تەوبەکە بەڵام ئێمە سزایانەت بەسەردا تەطبیق دەکەین بەڵام پێشەوەی ئێمە زاڵ بین بەسەریدا پێشەوەی بکەوتە بەردەستمان خۆی تەوبە بکە و دەست هەڵبگرێ و بێ سقطت عنه الحدود حد شەرعیەکانی لەسەر لا دەچێ لە حد شەرعیەکان چ بوو بە حەتمی دەکوژرێ ئەگەر خەڵکی کوشت بوو ئەو کاتە نە ئەو کوشتنە بە حەتمی لەسەر هەڵدەگیرێ دەست و قاچ بڕینی لەسەر هەڵدەگیرێ حد شەرعیەکانی لەسەر لا دەچێت تەنها وأخذ بالحقوق بەڵام حەقی ئادەمیەکانی لێ وەردەگیرێتەوە ماڵی بردووە ماڵەکەی لێ وەردەگیرێتەوە خەڵکی کوشتووە دەوەستێتە سەر ڕەئی میراثبەرەکانی کوژراوەکە ویستیان دەکوژرێتەوە عەفویان کرد ناکوژرێتەوە ئەها کوشتنە حەتمیەکە کە حەدی شەریعەت بوو لەسەری هەڵگیراوە باش دەرکەوتووە خەڵکی کوشتووە دەرکەوتووە خەڵکی کوشتووە کە سوکاری کوژراوەکە دەهێنین عەفوی دەکەن دیەی لێ وەردەگرن یان پێشەوە ئەسڵەن دەیکوژنەوە یان عەفوی دەکەن و دیەی لێ وەردەگرن یا بە مطلقی هەر عەفوی دەکەن دیەشی لێ وەرناگرن بەڵێ طبعا یعنی بەس پێشەوەی بکەوێتە بەردەستی ئێمەوە نییە خۆی هاتووە تەواو کاتێک کەوتە بەردەستی ئێمە تەوبەی کردووە نا ئەوەی لێ قبوڵ ناکرێ ئەویشم کردووە تەوبەم کرد اینجا هاتمە لای حاکم تەماشاکە حانەتی ئێستا ئەو خۆی هاتووە ئێمە نەکەوتوتە بەردەستی ئێمە بچین بیشتێنین لە شەڕ بشتێ بەرامبەرمانمونە بەسەریدا بدەین بکێتە بەردەستمان ئەنجا تەوبەکە بکە نانا ئەوە خۆی هاتووە لای قازی قوربانە منە و غەڵەتانەم کردووە ئێستا تەوبەم کردو پەشیمان بووم هاتمە بەردەستان ئێوە تەواو قبل القدرة عليه بەر لەوەی دەستی مەی بەسەردا ڕابگا تەوبەی کردووە خۆی هاتووەتە بەردەستمان ئێوانێ حسابی ئەوە دێڕێ ئاخری يعني سقطت عنه الحدود وأخذ بالحقوق بەڵێ ینی بۆ خۆی باوڵین خۆی ڕادەست دەکا بۆ خۆی تەسلیم دەکا ئاوا با بڵێن کێشەمان نییە باش فەصل دەربارەی ئەحکامەکانی دەست درێژی ومن قصد بأذى هەر کەس ڕووی تێکرا هێرشی کرایە سەر بۆ ئەوەی ئەذا ئازاریشی پێ بگەێنرێ جاو ئازارە فی نەفسیهی لە گیانیدا بوو یا بە لێکردنەوەی ئەندامێکی بوو مەسەلەن ئەو مالیهی یا بە بردنی ماڵی بوو هێرش کرایە سەر پارە و پول و سەروەت و سامانی ئەو حەریمیهی یا هێرش کرایە سەر ناموسی بە ناحەق یا بەبەر چاوی ئەوەوە هێرش کرایە سەر گیان یا ماڵ یا ناموسی یەکێکی دیکە فەقاتەلە ئەویش جەنگا و بەمەرجی ئەوەی لە هەرە سووک و خەفیفەکەەوە دەست پێ بکە یعنی کابرا کە بەرەو ڕوود دێبەوەی زوڵمێک لێ بکە ئەتۆ نابێ یەکسەر دەماچەکە دەرکەی و گولەی ڕۆبتەقێنی بە بیانەوەی دیفاع لە خۆم دەکەم نە لە سووک و بچووکەوە دەست پێ دەکەی هەست بکەی بە قسە دەگەڕێتەوە نابێت دەماچەکەت هەر دەرکەی بگەڕێەوە کاکە واز بێنە بەسە حەقت بەسەرمەوە نەبێ ئەگەر بەس دەماچەکەی پێ نیشان بدەی بگەڕێتەوە نابێت دەماچەکەی سوارکەی ئەگەر هەست بکەی بەس بە سوارکردنی دەگەڕێتەوە یعنی لە خەفیفەوە دەست پێ دەکەی لە خەفیفەوە بەڵام مەرج نییە بە هەموو هەنگاوانەدا بڕۆی یعنی چی کارۆ دەماچەکەی بەرامبەر ڕاگرتووە ئەوە ناکرێ نیو سەعات کاتم لەبەر دەست نییە وەڵاوامەکە و جا دەماچەکە دەردێنون ناشتیوە هەستت کرد سوودی نییە لەگەڵی یەکسەر بۆی هێ بچێتە مەرحەلە توندەکە واضحة فقاتل ئەوی جەنگا عن ذلك بۆ پاراستنی ئەو شتەی کە باسمان کرد جا گیانیەتی جا ماڵیەتی جا وقتل کابرای هێرشکەری کابرای زۆرداری کوشت فلا ضمان عليه هیچی لەسەر نییە نە لە تۆڵە دەکوژرێتەوە نە خوێنی دەکەوێتە سەر نە کەفارەی نێوان خۆی و خوای دەکەوێتە سەر هیچی ناکەوێتە سەر خۆ ئەگەر بکوژرێ مەزلومەکە ئەو ئینشاءالله دەگاتە پلەی شەهیدی هەم دەڵێ وعلى راكب الدابة ئەوەی بەسەر ئاژەڵێکەوەیە ئاژەڵەکە لێ دەخوڕێ
مامان شەوە ئۆتۆمبیل لەسەرەتی ضەمان ما ئەتلەفەته دابەته تۆڵەی ئەو شتەی کە ئەتلەفەته تیای دەبا و زەڕ دەدا دابەته ئاژەڵەکەی ئەو زەڕەی ئاژەڵەکەی دیدا لەسەر ئەوە لەسەر ڕاکبی دابەکەی با دابەکەی خۆیشی نەبێ فڵانە کەس سیارەی فڵانە کەسی وەرگرتووە تا فڵانە جێگا دەڕا و دێتەوە لە ڕێگایە بەو سیارە زەڕێکی دا بۆ نمونە لەسەر چیە لەسەر سایقەکەی بەڵام ئەگەر ئاژەڵەکەی بە توندی بەستە بوویەوە بۆ نمونە خۆی بەڕەڵا کرد هیچ کەم و کوڕی ئەوی نەبوو ئەوە لەدەست ئەو دانیە و تۆڵە ناکەوێتە سەرەوە یعنی یەکێ وەکو بە محەققی دڵنیابین وەڵای قوربان سیارەکەم لە پیر ڕاگرت برێکیشم ڕاکێشە سوبحان الله سیارە قوڵەوە بۆ زەڕێکی دا بۆ نمونە ئەوە کەم و کوڕی ئەوی تێدا نییە کەوا بوو تۆڵە ناکەوێتە سەر ئەو ئەنجا فصل أبو شجاع رحمة الله بفرمي فصل درباري أهلي بغي أهلي بغي كل مسلمان كببيانو يكوا لفرماني كاربدستي شرعي مسلمانان درچون وجورك لهزيان هي كبأساني كنترول ناكرين بأساني ناجرين وناخرين جرجف كمال مسلمان كببيانويك لفرماني كاربدستي شرعي ولأمري شرعي درتشون وجور لهيز وقوتي أنت ده كابو دبي بيانويان هبي تأويلي جان هبي دعائي باسيك إن شاء الله كاربدستي مسلمانان بيه كاربدستي شرعي بيه ولأمري حقيقي مسلمانان بيه لبروا قاضي عياض رحمتي خوالي بي قاضي عياض هردوك بضاد يا قاضي عياض هردوك بزايد كرديانا لشرح صحيح مسلم دانا فرمي إجماعي أهل علم نسل أوي كأجر كاربداست نيجينا كرد يا بدعي هنا ودينه ولا ديني زيادة كرد ولا ديني كم كرد حكمي بشرعي خوان نكرد إجماع هي لسل أوي بيويس سمصان لجي رابر كابو أوي لجي أو جورة لكاربداست درت شو هيزي بخوي باكر دو روبروي دبيتوا بيناوث أهلي بغي لفرماي كاربداست مسلمان دردتشن وجورة لهيزي شان هي قوة مناعية شان هي أما لك سياسة كاني نارازين والرخني اللي دقرن هي زيانية أوش أو حكمي إيرور ناقرن واضح برزان باش ضلي ويقاتل أهل البغي أهلي بغي أمانة أهلي بغي أو كباس ما كرت جنجيان لقل دكري بثلاثة شرائط بس يمرت بيش أود بي إنساني شي دل صوزي زي طليان بنيريت لا بزاني بولا فرمان درتون أجر باسي ظلم كان ظلم هي دبيو ظلمها الجيري أجر باسي بيديني وفسادي بكن دبيو بيديني وفسادي لا ببري أجر بيدعو زيادة هندا وتناو دين دبي لا ببري بيانويان بو بروين دريتو هيج بيانويان نما دبي بيان رابقيني آقادار من جنتان لقل ذكري طلبي ثلاثة شرائط بس يمرت يك أن يكون في منعه قوته هيزيان هبي انجا جنجيان لقل ذكري زنجيان لقل ذكري ما قلت من جماعة أبو خوان لسياسة كاني لصلاة دار نارازين والله هيزيان نيو بيزناك زنجيان لقل ذكري الملاحظات يعني يا مانا وأن يخرجوا عن قبضة الإمام لقبضوا جير تشابوك ودستي إمام برونا الدرو جاب الرزان أجر بلين أم خالة هر تأكيد كنوي خالية كما أو باشا يعني هي ذو طاقة وقدرة يعني بجورك كأون ده آسان كنترول يا مصر ده نكري والله أجر بلين ما بستي أوية دبي لشارو آودانية إمام لوي بتشنا دريو شارو آوداني خويان بيان نيا دستي بسر ده بقرن أجر ما بست أو بيك الظاهري عبارتك أوية أو معتمد نية للاي ابن حجر ورملي لاي خطيب شربيني معتمدة أنجا أوي أمت شوارب ديارك لاي خلاف ينتي ذهبوا شيخ الإسلام زكريا الأنصاري ابن حجر هيتمي
ڕەملی ڕەحمەت اللهی عەلەیه ڕەملی وەلەد با بڵێن ڕەملی بچووک چکە ڕەملی والیدیش بابیشی هەر بەناوبانگە جەمالودینی ڕەملیمان مەبەستە بە دیاریکراوی و خەتیبی شیربینی ئەوەی خلافیان تێیدا هەبوو ئەم چوارە ناکرێت قەتع بکەین بەوەی وڵا فڵانەشن معتەمەد نییە لە کاتدا خەتیبی شیربینی دەڵێەوە معتەمەدە مەبەستم ئەوەیە ناکرێت ئێستا ئەمە لێرە هەر زۆر بە ئاسایی بڵێن وڵا ئەوە معتەمەد نییە کاتدا دوای بۆ دەردەکەوە اعتیمادی خەتیبی شیربینیە خەتیبی شیربینی دەڵێ مەرجە ئاوەدانیەکیان بەدەستەوە بێ بچن لە جێگایەک بۆ خۆیان کۆ ببنەوە کە سوڵتەی ئیمامی بەسەرەوە نەبێ ئەو جێگایە بەڵام لەلای ئیبن حەجەر و ڕەملی ئەوە شەرت نییە دەتوانن بەقەید بڵێن لەلای ئیبن حەجەری هەیتەمی چونکە ئەمە لەگەڵ اختیاری ئیبن حەجەر دەڕۆین توانین بڵێن لەلای ئیبن حەجەری هەیتەمی ئەوە معتەمەد نییە لەبیل مناسبەوەی من لە خەیاڵم بێ مامۆستای هەرتەلی لە ڕۆژی پرشنگدار تاکە جێگا ئێرەیە کە مامۆستای ئەتراز ناگرێت مامۆستای هەرتەلی لە کاتدا خلافی تەرجیحی ئیبن حەجەرە مامۆستای هەرتەلی زۆر کات لەگەڵ تەرجیحی ئیبن حەجەر بوو با بڵێن لە ڕۆژی پرشنگدار ئەوەی لە خەیاڵمە تەقریبەن هەموو کات لێرە نەبێ بەلای خەتیبەوەم خاڵە معتەمەدە مەرجە بەلای ئیبن حەجەرەوە معتەمەد نییە مامۆستای هەرتەلیش تێبینی نادا کابوو ڕۆژی با بڵێن ئاوا ڕۆژی پرشنگدار ئەم مەسئلەی تێدایە خلافی تەرجیحی تحفە باشە با زۆر وەردی نەکەینەوە باش وأن يخرج عن قبضة الإمام واضحة إشكالمان نییە کابوو بەلای ئیبن حەجەر و ڕەملیەوە مەرج نییە خۆیان لە ئاوەدانیەک سەر پێکەوە بنێن و ئەو ئاوەدانیە لە ژێر دەسەڵاتی ئیمامدا نەبێ سێم وأن يكون لهم تأويل سائغ بۆ ئەو دەرچوونە تأويلێ بیانووییان پێ بێ کە سائغ بە سائغ دەچێ یعنی معقول بیانوویی معقول ڕێ تێچوو وەکو چی وەکو دەرچوونی ئەوانەی لە دەسەڵاتی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوا لە ئەبوبەکر دەرچوون دەیانگوت ئەمە زەکات نادەین ئەبوبەکر بۆ لەبەرەوەی دەیانگوت خوا جل جلاله فەرمێ خذ من أموالهم بپیغمبری خوا صلی الله عليه وسلم فرمود خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها وصل عليهم إن صلاتك سكن لهم دعاء بوبك دعاء تو ماي أخجني وآرامي بويان أما دعاء أما الزكاة نادين يك كدعاء كي أخجني وآرامي نبي بوما تو دعاء تو أبو بكر وكو دعاء بيغمبري خوا صلى الله عليه وسلم نخير أو هلاية طبعا هلاية بلام تأويلها وجهة هي أو ظاهر مشاهدك قصيجي طوا باطلني بيوسد بوي ردي دي وانيا يعني بيانويشيان هبيك الظاهرة بمعقول دتشي وشونك أجر حق يعني لا بيجر قصيان حق بها أنا مصدوم برزان أجات النبي الأهلي بغيني نوكاته ولا يقتل أسيرهم أما ما دام مسلمان ديليان ناكجري والكوبان دكرين كفتنة طابو آزاد دكرين ولا يغنم مالهم مال سروتشان وكو غنيمة ناجري ولا يذفف على جريحهم تذفيف فلا كردنا خيرا كرنيشتا ذفف على الجريح يعني برينداركي كشت هذا شيء تديار سرير ديكوجي نا هلا باساي خوي روحي درتيان مثلا شاي لا دشيت ديار بريندارك وبيكوجي بريندار كان ينا كجري ولا يذفف على جريحهم انجا لكاتي شرش كشر ويدا لانه انجي شي حاكمي مسلمانان واوان هرچی بکوژن طولان لسر نیه طولان لسر نیه کلو پلکانیشان دوای شر دەدرێتەوە و کوژراوەکانی هەردوو لاش لە شۆرێن کەفن دەکرێن نوێژیان لەسەر دەکرێ و دەژنێژرێن واضحە باش فصل زۆرمان درە بوون کێشەی نییە يلا فصل دەربارەی الردة لە دین هەڵگەڕانەوە خوای گەورە بمان پارێزێ شێخ ڕەحمەتی خوای بفرمێ ومن يرتد عن الإسلام هەر کەس لە ئیسلام هەڵگەڕێتەوە بەوەی باوەڕی بە یەکێک لە ڕوکنەکانی ئیمان یان ئیسلام نەبێ یان بێڕێزی بەرامبەر خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یا قورئان بکە با بەگاڵتەش بێ
با بەعینادیش بێ یان بڵێ ئیسلام بە کەڵکی ئەم زەمانە نایە یان بڵێ ئیسلام زوڵمی لە ئافرەت کردووە یان حەڵاڵێکی وەکو ژنهێنان حەرام بکە بە مطلقی نەک لەسەر کەسیش دیارەکە چونکە خوێنمان حاڵەتی وایە دەڵێن بۆ تۆ حەرامە ژن بینی وانێ نەنا هەر عمومەن بڵێ لە ئیسلامدا ئەسڵی حکمی ژنهێنان حەرامەتیە مەسەلەن یا حەرامێکی وەکو زینا و عەراق حەڵاڵ بکە منداڵ و شێت و زۆر لێکراو نەبێ هەم نەزانێکی عوزر قبوڵ کراو نەبێ حکمی ردەی بەسەردا دەدرێ منداڵ نەبێ شێت نەبێ زۆر لێکراو نەبێ نەزانێکی نەبێ کە عوزرەکەی قبوڵ بکرێ ئەو نەزانێ عوزری قبوڵ دەکرێت چییە تازە موسڵمان بووە کە هێشتا لە دینەکە حاڵی نەبووە یان کەسێکە کە لە دوورە دەست ژیاوە و گەورە بووە و قەت عالیمی دینی نەبینیوە کە ئێستا لەبەر سەردەمی ئینتەرنێت ئەو شتە زەحمەت دێتە دی ومن ارتد عن الإسلام هركز الإسلام هەڵگەڕێتەوە استتيب ثلاثة سێ ڕۆژ داوای تەوبەی لێ دەکرێت چاوەڕێی دەکەین سێ ڕۆژ ئەمە معتەمەد نییە معتەمەد ئەوەیە هەر ئەو کاتە نەوەکو سێ ڕۆژ داوای تەوبەی لێ دەکرێت تەوبە بکە شوبهەیەکت هەیە بۆت دەڕەوێنینەوە مناقەشەت دەوێ ئینسانی خوێندەوار و عالیم و هاوشانی خۆتت بۆ دەهێنین مناقەشەت لەگەڵ بکە فإن تاب جا ئەگەر تەوبەی کرد و گەڕایەوە یعنی شایەتومانی هێنا حەقیشمان بەسەر نیەتی دڵیەوە نییە تەتەبوعی نیەتی دڵی ناکەین بەزار شایەتومانی هێنا تاو لێی دەگەڕین وئیلا ئەگەر نا قوتیل دەکوژرێ طبعا بەبێ سوتاندن و سەربڕین و نانە بە ئاسانترین شەکڵ دەکوژرێ وەلەم یوغەسەل واجبیش نییە بشۆردرێ وەلەم یوصەلە عەلەیه حەرامیشە نوێژی لەسەر بکرێ وەلەم یودفن فی مەقابری المسلمین نابێت لە مەقابر لە گۆڕستانی موسڵمانان بنێژرێ یعنی حەرامە اینجا ئەبوو شجاع ڕەحمەتی خوای لێ بێ باسی تارك الصلاة دەکات نوێژ نەکرد فەرموێ فەصل وتارك الصلاة ئەوەی یەک لە پێنج نوێژە فەرزەکە ناکە ئەگەر یەک فەرز یەک دانەیشیان بێ ئەینەک هەر بەیانیان ناکە بە مطلقی نانە هەر بەیانی یەک ڕۆژ ناکە ئەلا دەڕبین دوو جۆرە نوێژی بەیانی ئەمڕۆی نەکردووە لەبەر یەک لەم جۆرێ أحدهما أن يتركها وازلو نوێژە بێنێ غير معتقد لوجوبها اعتقاد باوەڕی بەواجببوونی هەر نەبێ بڵێ نوێژی نیوەڕۆ هەر واجب نییە نوێژی بەیانی هەر واجب نییە فحكمه حكم المرتد ئەوە لە دین هەڵدەگەڕێتەوە حکمەکەی حکمی مرتدە داوای ئیمانی دەکرێت ئیمانی هێنا باشە هەتا دوایی بۆ لەبەری خوا و پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم درۆ خستۆتەوە والثاني جۆری دوم لە نوێژ نەکەر أن يتركها كسلا وازن نوێژ بێنێ لەبەر تەنبەڵی نوێژێ نەکە معتقدا لوجوبها باوەڕیشی بەواجببوونی ئەو نوێژە هەیە لەسەری فيستتاب سنەتە داوای تەوبەی لێ بکرێ بەڵام واجبە هەڕەشەی کوشتنی لێ بکرێ بەڕێزان دەبێ پێی بڵێن ئەگەر ئەو نوێژە نەکەی دەکوژرێی چێش پێی بڵێ ئیمام یا جێگریکی ئیمام کە ئیمام ڕای سپاردووە فيستتاب داوای تەوبەی لێ دەکرێ فإن تاب وصلى تەوبەی کرد و نوێژەکەی کرد باشە خوا قبوڵی کە وإلا نوێژەکەی نەکرد ئەگەر نوێژەکەی نەکرد هەتا وەقتی زەرورەتی نوێژەکەش دەرچوو چۆن یعنی نوێژی بەیانی نەکرد هەتا خۆر هەڵهات نوێژی نیوەڕۆی نەکرد هەتاکەی هەتا خۆر ئاوا بوو بۆ چونکە هەندێک جار نیوەڕۆ تاخیر دەکرێت بۆ لای عەسر وانییە نوێژی عەسریشی نەکرد هەروە هەتا خۆر ئاوا بووە یان نوێژی ئێوارەی نەکرد هەتا بانگی بەیانی یان نوێژی عیشای نەکرد هەتا بانگی بەیانی قوتیلە دەکوژرێ بەڵام حەدەن وەکو حەد ئەو کوشتنەم بەناوی حەدەوەی نەک کوفڕەن چونکە مەذهبی ئێمە و مەذهبی حەنەفیەکان و مالیکیەکان وایەکە
كافر نابي ما دام باوەڕی بە واجببوونەکەی هەیە قوتیلە حەددا کەوابوو کەوا مادام کافر نەبووە وەکو سزا کوژراوە وەکو چۆن زانی محسەن دەکوژرێ وانە خۆ کافریش نییە کەسی نییە وتو کافر دەبێ وكان حكمه حكم المسلمين حكمي حكم المسلمان أنا يعني فرضي كفاية بشوري كفن بكري نيجي لسر بكري باش نجري لقورستاني مسلمانا أو يقنش والله أقل أو مرجانة بيت دي أقل أو مرجانة قلت بان بيت دي ما كتاب جنايات طابو إن شاء الله تعالى ونيدا تزكين با كتاب حدود طابو إن شاء الله دزكين با كتاب الجهاد والحمد لله رب العالمين